کۆرسێکی نوێ دەست پێ دەکەین لەسەر یەکێک لە مەرجە هەرە گرنگەکانی بیرکردنەوەی مرۆیی بەگشتی کاویش کتێبی سروشناسی ئەرستۆیە. کتێبی سروشناسی ئەرستۆ کتێبێک نییە لە کتێبەکە، کتێبێکی مەرجعیە بۆ حدودی 800 ساڵ لە بیرکردنەوە لە تەبیعە، بۆ معنایی لە حدودی 800 ساڵە ئەو بیرکردنەوەیە کە لە بارەی تەبیعەتەوە هەبوو محکومە بە بەو میتۆدە و محکومە بەو بنەمایانەی کە لەناو ئەم کتێبە. و ئەم کتێبە وەکو کتێبێکی زانستی کە بنەماکانی لە کۆنەوە لە تەبیعەتی لە خۆیان کۆ کردوێتەوە، یەکەم کتێبە کە لە مێژووە هەبێت. و حتمەن کتێبێکی ئاوا سەختە، لێکدانەوە سەختە بۆ کتێبێکی ئاوا و تێگەیشتن لێی سەختە، بەڵام لە عینی کاتیشا بۆ ئەوانەی کە لە هەر مەجالێک لە مەجالەکانی زانستە دەیانەوێت کار بکەن و بیرکەنەوە، ئەم کتێبە زەرورەتە. ئەم کتێبە هەر ئەومان فێر ناکا کە بەرەو ئەومان نابا کە چۆن لە تەبیعە بکۆڵینەوە، ئەوشمان نیشان دەدا چۆن لە هەر شتێکی تر بکۆڵینەوە بە پێی میتۆدێکی دیاریکراوە، بە پێی ڕێبازێکی دیاریکراوە و لەسەر ئەساسی کۆمەڵێک لە بنەما. ئەم کتێبە تەبان ئێتیمامی پێدراوە لە دوای ئەرستۆوە، چ لە ناو عالەمی ئیسلامی چ لە ناو عالەمی مەسیحی، و تا سەردەمی گالیلێو دیکارتیش ئەم کتێبە مسەیتر بوو لەسەر بیرکردنەوە لە تەبیعەت لە هەردوو عالەمەکە، عالەمی ئیسلامی و عالەمی مەسیحیش، یعنی عالەمی لاتین لەگەڵ عالەمی ئیسلامی. لەوانەیە قسە و باسی زۆر لەسەرم بابەتەی کە ئەرستۆ دەستی پێکردووە کرابێت، و زۆریش هەیە کە ئەمایان کردوێتە بابەت بەبێ ئەوەی ناوی ئەرستۆ بێنن، باسییان کردووە. یعنی بە هەر جۆرێک بێ ئەم بوارێک دەکاتەوە بۆ بیرکردنەوەی مرۆیی کە پێشتر ئەو بوارە بوارێکی داخرا بوو. لە تەبان فیزیای دوای ئەرستۆش یا تەبیعە ناسی بەگشتی لە دوای ئەو 800 ساڵەوە هەر لە شوێنێک لە شوێنەکانەوە نەیتوانیوە خۆی دەرباسکە لە تەبیعەی ئەرستۆ. یعنی گالیلێو لەگەڵ دیکارت و ئەوانەی کە لەو سەردەما دەیانەوێت بە شێوازێکی تازە، میتۆدێکی تازە لە سروش بکۆنەوە، ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی میتۆدیشەوە بێ جۆرێک لە محکومن بۆ بیرکردنەوانەی کە لەم کتێبە هەن. یا لەبەرەوە ئێمە لە بەردەم کتێبێکی ئەتیادیانین بۆ لێبدانەوەی ئەم کتێبەش جودێکی کۆشیێکی فکری زۆرمان دەوێت و تەرکیزێکی زۆرمان دەوێت، بەو معنایەنە کە کتێبەکە سەختە لەوەی کە زۆر پێچاو پێچە، نا سەختە لەوێوە کە ئەوەی ئەم کتێبە ڕێنوێنیمان دەکا بۆی دەرکی پێ بکەین، ئێمە کەم تا زۆرێک بەلایەنە چوین و بیرمان لێ نەکردوێتەوە. ینی بەشێک لەوەی کە بەشێکی باشی ئەو سەختیە لە ڕاستیە ئەوەیە کە بیرکردنەوەمان تەمرینی لەسەر ئەو جۆرە لە بیرکردنەوە یەک نەکردوێتەوە، دوو لەو بابەتەش بیری نەکردوێتەوە. ینی سەختیەکەی من هەست دەکەم لە ساوایی بیرکردنەوەی ئێمەیە لە شتەکان، نەک لە کتێبەکە. لەبەرەوە کاتێ بیرکردنەوە دێت تەمرینی خۆی دەکا لەم مەجالە، بەرەبەر ئایتر ئەوەی کە تاریک و لێڵە ڕۆشن دەبێتەوە. یا هیوان وایە ئەم کۆرسەی کە ئێستا دەکەین لەبارەی ئەم کتێبەوە لێکدانەوە بەم کتێبات تەمرینێک بێت، جۆرێک بێت لە پرۆڤای بیرکردنەوە، ینی بیرکردنەوە لە ناو ئەم بوارە ئێمە بوارێکی بۆ ساسکەین کە پرۆڤەی خۆی بکە، تەمرینی خۆی بکە، بۆ هۆی ئەوە کە بچێت بە شوێن ئەو شتانەی کە لێرە ئیتر پرسیارن و بیرکردنەوە مەیلی هەیە بۆ ئەوەی بیانزانی.
من بەر لەوەی دەست بە لێکدانەوەکە بکەم ئەوەی کە بۆ ئەموانەیە لێکی دەدەینەوە بە شوێنە دەڕۆین وەرم گێڕاوە بۆ سەر کوردی بە دەیخوێنمەوە و دوای ئەوە پەرەگراف بە پەرەگراف شوێنی دەکەوین و باسی دەکەین. یەکەم بەشی ئەم کتێبە باسی بنەماکانی زانست و میتۆدی زانستی دەکات و پێداچوونەوەشە بەو تەسەورانەی کە پێش ئەرستۆل لەبارەی ئەو بارەوە هەبوو. ئاوا دەست پێ دەکات کتێبەکە. ئەمە تاوان بەشی یەکەمی کتێبەکە کە بابەتی ئەم کۆرسەمانە. دوایەوە بەشی یەکەم ئەگەر توانیمان تەواوی بکەین ئەو کاتە دەبێت بەشی دووەمیش بکەینە کۆرسێکی تریانی لەم بۆ هەر تەبیع و باشتر وایە ئەوانەی کە دەیانەوێ ئەساسێک بۆ بیرکردنەوەی زانستیان پەیدا ببێ. ینی من وای دەبینم ئەم کتێبە هەموو بەشەکانی بکرێتە کۆرس و بخوێندێت دوای ئەوەی تشتی تر دەست پێ بکرێت. ئاوا دەست پێ دەکات تێکستەکە ئەڵێ لەبەر ئەوەی زانست بە هەر شتێک کە کۆمەڵە بنەمایەک یان کۆمەڵە هۆکارێک یان کۆمەڵە توخمێکی هەیە و لە زانینی ئەوانەوە دەست پێ دەکات ئەوە دەبێت باوەڕمان وابێ هەر شتێکی تریش کاتێک دەتوانین بیزانین گەرتوانیمان هۆکارەکانی و بنەمایەکەمیەکانی بزانین و لەوانەوە بگەین بە توخمە سالەکان. ئەمە تاوان یەکەم پەرەگرافە دەبێت شی بکرێتەوە. دوای ئەوەش دەڵێ ئەوەش ڕوونە کە بۆ بەدەستێنانی زانستیش بە سروشت بە هەمان شێوە سەرەتا دەبێت ئەوەی پەیوەندی بە بنەماکانیەوە هەیە ڕوونی بکەین. لەمەشدا ڕێگەکە ئەوەمان لێ دەخوازێ لەو شتانەوە کە لە ئێمەوە زاندا و ڕۆشنن بەرەو ئەو شتانە بڕۆین کە لە سروشت خۆیدا زاندا و ڕۆشنن. ئەو شتانەی لە ئێمەوە زانداون ئەو شتانە نین کە بە شێوەیەکی ڕەها زانداون. ئەو شتانەی کە لە ئێمەوە زانداون ئەو شتانە نین کە بە شێوەیەکی ڕەها زانداون. هەر بۆیە دەبێت ئەو ڕێگایە بگرین و لەو شتانەوە دەست پێ بکەین کە لە سروشتدا شاراون و لە ئێمەوە ئاشکران جا بەرەو ئەوانە بڕۆین کە لە سروش خۆیدا ئاشکرا و زانداون. ئەو شتانی کە لە سەرەتادا بۆ ئێمە ڕۆشن و دیارن شتانێکی تێکەڵن و دواتر بەهۆی زانینی توخمەکان بنەماکانەوە ڕۆشن دەبنەوە. بۆیە دەبێت لەوەوە کە گشتە بەرەو ئەوە بڕۆین کە پارچەکانی ئەو گشتن لە گشتەوە بەرەو پارچەکانی. ئەوەی کە کۆیە بۆ هەست زانداوترە. ئەوەی کە کۆیە بۆ هەست زانداوترە. گشتیش کۆیەکە یعنی زۆرێکە لە کۆ. بۆیە گشت شتانێکی زۆر دەگرێتەوە کە پارچەکانی ئەو گشتن پارچەکانی ئەوە. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لە ناوەکانیشدا بە گوێرەی ئەوانەی کە دەیانگرێتەوە ینی کە ناوەکە دەیانگرێتەوە هەیە ینی ئەمەی سەرەوە بامان شێوە لە ناوەکانیشدا دەرکی پێ دەکەین. هەیە و گزارش لە گشتێک دەکا نەک پارچەکانی ینی ناوەکە گزارش لە گشتەکە دەکا نەک پارچەکانی. ئەمەش ئەوەی کە پارچە و گشتە پێشتر باسکرا کە گشتەکە ڕوونترە بۆ هەستەکان پارچەکان کەمتر ڕوونن. ئەماڵێ لە ناوەکانیشا کە ئێمە پێیان دەدوێن ئەو شتە هەیە کە ناوەکان بۆ شتێکی گشتین بەبێ ئەوەی پارچەکان ڕۆشن بندەلن. نمونەیەک دێنێتەوە وەک ئەوەی کە دەڵێیت بازنە بەڵام کاتێک دیاری دەکەیت بە پارچەکانی دیاری دەکرێت ینی بە پارچەکانی دیاری دەکرێت بازنە چییە؟ سەرەتا هەر فکرەیەکی لێڵت هەیە لەبارەی بازنەوە. نمونەیەکی تر دێنێتەوە نمونەیە کە هەمومان دەتوانین بە ئاسانی دەرکی پێ بکەین. ئەڵێ منداڵ سەرەتا وا دەزانێ هەر پیاوێکی بینی باوکێتی و هەر ژنێکی بینی دایکێتی. ئەمە گشتێکەیە.
بەڵام دواتر هەر یەکەیان لەوانی تر جا دەکاتەوە کە دایک و باوکی ئەونی. ئەمە ئەو تێکستەیە کە سەرەتای کتێبی سروژناسیە، هەرێکە لەیەوە کە دوای خوێندنەوەی شتێک دەرک پێ دەکات. بەڵام ئەو شتە حتمەن جارێ لێڵە شتاق و ڕۆشن نییە. لێڵی ئەمەش ڕەبتە بەو فعلەن هەر ڕەبتە بەو پارچانەی کە خۆی باسی دەکات، ئەو پارچانەی کە دەبێ ئەمە پارچە پارچە لێیان ورد بینەوە تاوەکو گشتەکە بە ڕۆشنتر لەوەی کە پێشتر بینێومانە ببینی. جا با بە پەرەگرافی یەکەم دەست پێ بکەین کە پەرەگرافێکە تۆزێ ئاڵۆزە بە حکمیەوەی کۆمەڵە شتایە بەکار هاتووە کە جا نەکراونەتەوە. ئەو هەر ئەوەی وتووە وتر ڕاوەستاوەوە جاکردنەوەی ئەو شتانەش لە ڕاستە تۆزێ سەختە، ئاسان نییە. بەڵام ئەگەر توانین بیریان لێ بکەینەوە هەست دەکەم بەرەبەرە ئاسان دەبن و ڕۆشن دەبن. با پەرەگرافەکەی یەکەم جارێکی تر بە تەرکیزەوە من دەخوێنمەوە، ئێوەش تەرکیزی لەسەر بکەن، هەوڵ بدەن لە بیرکردنەوەی خۆن تا نابزانن چی ڕۆشن نییە و چی ڕۆشنە. یعنی کە پەرەگرافەکە دەخوێنمەوە بیرکردنەوەتان دەکەوێتە ئیش لەسەر ئەو شتانەی کە دەوترێن. لە هەندێک مەنتیقە لێڵی هەیە و لە هەندێکیش ڕۆشنە. ئەوانە لای خۆتان هەوڵ بدەن هەر لە ناو خۆتانە بەو پرۆسەس خێرایی بیرکردنەوە دەرکی پێ بکەن تاوەکو ئامادە بین بۆەوەی بچینە ناو شیکردنەوەی پەرەگرافەکە. ئەڵێ لەبەر ئەوەی زانست بە هەر شتێک، لەبەر ئەوەی زانست بە هەر شتێک کە کۆمەڵە بنەمایەک یان کۆمەڵە هۆکارێک یا کۆمەڵە توخمێکی هەیە و لە زانینی ئەوانەوە دەست پێ دەکا، ینی زانست بەگشتی، ئەوە دەبێت باوەڕمان وابێت. هەر شتێکی تریش کاتێک دەتوانین بیزانین، هەر شتێکی تریش کاتێک دەتوانین بیزانین، گەرتوانیمان هۆکارەکان بنەمایەکەمیەکان بزانین و لەوانەوە بگەین بە توخمەکە. تەمان ئەکسەریان پەرەگرافە بکەین باسی ئەومان بۆ دەکا کە ئێمە زانست بە هەر شتێک پەیدا بکەین کاتێ زانستە کە دەبێت بنەماکانی ئەو شتە خۆی، شتەکە خۆی، بنەماکانی، هۆکارەکانی، توخمەکانی ئەمانە لە لامان ڕوون بن. ئەگەر ئەم بنەمایە نەزانین ئەوەی کە لێمانەوە دەرکەوتووە و بنەماکەی دیار نییە، ئەم زانینەمان زانینێکی ڕۆشن نییە، زانینێکی لێڵ و تاریکە. بەڵام بۆ ئێمە ڕۆشنە. وەکو ئەو منداڵەی کە هەر کەسێک دەبینێ وا دەزانێت باوکێتی، ئەوە بۆ ئەو ڕۆشنە، ئەمە باوکێتی. بەڵام لە خۆیە ئەمە چی نییە؟ وانە، ئەمە ڕۆشن نییە، چونکە هەموو ئەوەی کە هەیە باوکی ئەو نییە. بە حکمی چی ئەم منداڵە ئەمە نازانێ؟ بە حکمی ئەو ئەساسەی کە ئەمی پێ بووە بە باوک، باوکی ئەو، بەڵام ئەوانی پێ نەبووە بە باوکی ئەم یا دایکی ئەم. و ئەم منداڵە ئەگەر دەرک بەم ئەساسە بکە ئەو کاتەوە جیا دەکاتەوە لەناو ئەمانە هەموویە کە وا دیارن باوکی ئەوەن، یەکێک لەوان باوکی ئەوە، یعنی هەموو باوکی ئەونی. بەڵام هەموو ئەوانەی کە ئەو بە باوکی خۆی دایانبینێ شتێکیان تایە کە هەمان شتە لە ناو باوکەکەی خۆشیە هەیە. ئەمەی کە دەڵێن گشتیە ئەمەیە، ئەوەی گشتیە ئەوەیە ئەو باوکە بە شتێک باوکە جای دەکاتەوە لە کەسەکانی تر کە منداڵەکە بە باوکی دەزانێت. بەڵام شتانێکی تریش هەیە وا دەکا ئەوەی کە ئەم باوکی ئەمە لەگەڵ ئەوانی ترا هەمان شت بێ. لێرەوە چی دروست دەبێت؟ گشتێک دروست دەبێت و ئەم گشتە بۆ ئێمە گشتە و لێڵیەکی تایە و لێڵیەکە ڕێگەمان لێ دەگرێت ئێمە حەقیقەتی ئەوە بزانین کامل لەمانە باوکمانە. کەواتە بۆ ئەوەی ئێمە زانینێکی ڕۆشنمان هەبێت لەبارەی مۆزوعەکەەوە دەبێت چی بکەین؟
دەبێت ئەو بنەمایە دەرک پێ بکەین لە ڕێگەی گشتەکەەوە کە یەکێکیان دەکات بە باوکی ئێمە بەڵام ئەوانی تر بێبەری دەکات لەوەی باوکی ئێمە جیایان دەکاتەوە یعنی ئەمە جیا دەکاتەوە لەوی تر بنەما ئەم جیاکاریە دێنێتە ئاراوە ینی شتەکان لە یەکتر جیا دەکاتەوە شتەکانیش کە لە یەکتر جیا بوونەوە کە تێکەڵ من ڕوونی کە ئەم لە یەکتر جیاکرانەوە ئەمەیان بارز دەبێت دەردەکەوێت کە ئەوە ئەوی تریشی دەبێت تاریک دەبێت کە ئەو نییە ئەو کاتە فعلەن ئەو شتە وەک ئەوەی کە هەیە دەدرەوشێتەوە و ئاشکرا دەبێت یعنی بە معنایەکی تر ئەگەر هەر لە نمونەی باوکەکە وەریگرین ئەو کەسەیان کە باوکی مناڵەکەیە لە دوای ڕۆشن بوونەوەی ئەمە ئەم دەبێتە ئەو شتەی کە لە ناو سەتحەکە دەردەکەوێت یعنی ئەوی تر هەمووی دەبێتە سەتحەکە لە لەوحەیەکە سەتحەکەیە تۆ شتێکی لەسەر دەکەی خەلفیەتێکی بۆ دەکێشی دەبێتە خەلفیە ئەم خەلفیەتە ڕۆڵی چییە؟ خۆی هیچمان نیشان نادا ڕۆڵی ئەوەی ئەوەمان نیشان بدا کە لەسەر خەلفیەتەکەی ئە لێرەشا ئەو کاتێککە ئەمە ڕوودەدا لە ناو بیرکردنەوە هەموو کەسەکانی تر دەبنە ئەو تاریکیە بۆ ئەوەی کە باوکەکەیە بە ڕۆشنی پیشانی بن ینی ڕەبتێکگەیە لە بینی ئەوەی کە تاریکیەکەی ئەوەی کە ئەو نییە لە بینی ئەوەی کە ئەو نییە لەگەڵ ئەوەی کە ئەوە وەڕەبتێکی جەوهەری هەیە ینی ئەوەی کە ئەو نییە لە دوای زانینی بنەماکانەوە دەکەوێتە خزمەتی ئەوەی نیشاندانی ئەوەی کە هەیە ئەوە ڕۆشن دەکاتەوە کە هەیە و ئەم ڕەبتە دەبێ ئێمە دەرکی پێ بکەین ئەمە ینی ئەوەی کە ئەو نییە لە کاتێکا لە گشتە مشتەرەکە لەگەڵ ئەوە ناکرێتە دەرەوەی هاوکێشەکە ئەوە وەک خۆی دەمێنێتەوە بەڵام بۆچی بۆ ئەوەی ئەوی تر نیشانداکە ئەوە ینی ئەو کاتە لە جاتی ئەوی تر ونکە ڕێک بە پێشەوانەوە ئەوی تر ئاشکرا دەکات لە حاڵێک دەکەی تر کە بنەماکە دیار نییە چی دەکات ئەوی تر ون دەکات ینی ئەوەی کە ئەوە ڕاستەقینەکەی بزری دەکات لە ناو کۆمەڵێک کە لەو دەچن بەڵام ئەو کاتێک کە بنەماکە دێتە ئاراوە ئەوانەی کە ئەو نین دەبنە هۆی ئەوەی کە ئەوە دەرکەوێت ئەوەی کە ئەوە دەرکەوێت ینی ئەوەی نا ئەوە لەلایەکەوە دەبێتە فعلەن ئەساس بۆ دەرکەوتنی ئەوەی کە هەیە کەوەی کە ئەوە بەڵام لێرە ئیشتاک و ئاڵۆزیەکی زۆر لەناو ئەم پەرەگرافە هەیە لەکوێ هەیە لەویا هەیە گەر پرسیار لە ئەرستۆ بکەین یا پرسیار لە هەر کەسێک لەوانەیە کە گوێمان لە پەرەگرافە بووە پرسیار بکەین بڵێن ئەرێ باشە توخم چییە ئەو باسی سێشت دەکات دەڵێ بنەما هۆکار توخم ئاشە بنەما چییە هۆکار چییە توخم چییە جیاوازیان چییە بۆ ئەم سیانەی هێناوە پێکەوە باشە بۆ نەیوتووە ئەگەر یەکێکانی بوتایە ئەگەر ئەمن نەبێ دەربەم بنەمایە نەکرێزانینێکی دروست بەو شتە نایەتە ئاراوە لایەن بۆچی سیانیانە بۆ لەگەڵ بنەماشە هۆکاری باس کردووە بۆچی توخمیشی باس کردووە تەمان جاکردنەوەی مەوزوعی بنەما و هۆکار و توخم لە ڕاستیا سەختە و هەستیش ناکەم بەڕوونی تا ئێستا جاکرادێتەوە لە بیرکردنەوەی هەموو شماناوانەیە کە احتیمامیان بە لێکۆڵینەوە بەحثەیە فعلەن کاتێکاوە لێ ڕادەمێنین لە ناو خۆمانە باشە توخم دەبێت چی بێ ئەی باشە توخم هەر بنەمانیە هۆکار نییە ئەی هۆکار هەر بنەمانیە ئەی خۆی بنەما هۆکاری ئەم شتە نییە شتێک لەو بنەمایەوە هاتووە هۆکاری دەرکەوتنی یابوونی نیە ئەمانە لێڵیان دروست کردووە لەبەرەوە سێ شتی هێناوە بە دوو بەکارهێنانی جیاوازیشتەوە یەکەم جار بزانە دەڵێشی لەبەرەوەی زانست بە هەر شتێک کە کۆمەڵە بنەمایەک یا کۆمەڵە هۆکارێک یا کۆمەڵە توخمێکی هەیە لێرە توخمەکانی لەگەڵ چی باس کردووە لەگەڵ بنەماکان و هۆکارەکان وەکو وابێ توخمەکانیش وەکو هۆکارەکان و بنەماکان وابن وەکو یەک نەمان وەکو وایە بڵێ سێ شت دووتووە هەمان شتە بەزایە ئەمە وایە ئەم سێ شتە هەمان شتە یەک دەبێت لەوە بکۆڵینەوە ئایا ئەم سێ شتە هەمان شتە دوو دەبێت لەوە بکۆڵینەوە ئایا هەر سێ شتەکە ئەو بنەمایان کەوا دەکا ئەوەی کە لێڵە ڕۆشن بێتەوە هەر سێکیان یەک شتن
بۆ ڕۆشنکردنەوەکە ئەمان دەور دەبینن بە معنایەکی تر ئایا ئێمە دەرکمان بە توخمەکانی شتێک کرد بەما شتەکە ڕۆشن دەبێتەوە یا دەرکمان بە بنەماکانی کرد بۆمان ڕۆشن دەبێتەوە یا دەرکمان بە هۆکارەکانی کرد یا دەرک بە هەر کامێکیان بکەین هەر ڕۆشن دەبێتەوە یا بە معنایەکی تر ئەگەر دەرکمان بە یەکێکیان کرد ئەوە شتێک ڕۆشن دەبێتەوە دەرکمان بە ئەوی تریان کرد شتێکی تر ڕۆشن دەبێتەوە دەرکمان بەمی تریان کرد شتێکی تر ڕۆشن دەبێتەوە بەس لێرە ئاوا بە لێڵی باسکراوە دوو بەکارهێنانی جیاواز کە دەڵێم لێرە هەرسێکیان جارێ پێکەوە بەکاردێنەوە وابێ ئەمسیانە لە یەک ڕەگەز بن یەک شت بن بەڵام دواتر دەڵێ چی ئەوە دەبێت باوەڕمان وابێت هەر شتێکی تریش کاتێک دەتوانین بیزانین گەرتوانیمان هۆکارەکانی بنەمایە کەمیەکانی بزانین یعنی لێرە هۆکارەکان و بنەمایە کەمیەکانی خستە چیەوە کاتیگۆریەکەوە خستە پۆلێکەوە بەڵام دوایەوە دەڵەشی لەوانەوە بگەین بە توخمە سادەکان یعنی توخمە سادەکان کەواتە چین لە کاتیگۆریەکی ترن لە پۆلێکی ترن بۆچی چونکە لەمانەوە بگەین بەوە باشە لەمانەوە بگەین بەوان ئەمە زانینەکەمان دەکاتە زانینێکی دروست لەسەر شتەکە ئەگەر لەمانەوە بگەین بەوان کەواتە توخمەکان نەتیجەن مەبدە نیم ئەمانە هەمووی پرسیارن ئاڵۆزی لە پەرەگرافەکە دروست دەکەن وایە کاتێک ئێمە دەیخوێنینەوە دەبێت زۆر ئەگەر ینی بۆ ئەوەی لە حاڵەتێکە هەست دەکەین لی تێدەگەن ئەگەر بە سەتحی بخوێنینەوە بە سەتحیخوێنەوە ژیانی چی ینی بنەماکان و توخمەکان و هۆکارەکانمان بەچی زانیوە بە ئاماش زانیوە کەوانەمان بە یەک زانیت و هەر ئەو قسە دەکەی دەڵێ هەموو شتێک ئەگەر بنەماکەی زانی ئەوە دەیزانیت و تەواو ینی دەگەیت ئەم جۆرە لە قسەیەکە ینی قسەیەکی ئەتیادیە و لە بیرکردنەوەیەکی عادی و سادەوە هاتوۆدا لەم وانەیە من هەوڵ دەدەم ڕۆشنایی بخەمە سەر ئەم سیانە بە قەدەر ئەوەندەی دەتوانم ینی توخم چییە بنەما چییە هۆکار چییە یەکەم جار با لە هۆکارەکانەوە دەست پێ بکەین دواتر نمونە لەسەر بنەما دێنمەوە دواتریش نمونە لەسەر توخمەکان دێنمەوە چی توخمی هەیە چی هۆکاری هەیە چی بنەمای هەیە هۆکارەکان تەبەن دواتر ئەرستۆ لە بەشی دووەمە کە باسی هۆکاری بوونی شتەکان دەکا باسی چوار هۆکارەکە دەکا کەواتە تا حدێک مەوزوعی عیلەت یا هۆکار بۆ ئێمە چییە بۆ ئێمە تعریف کراوە بەڵام لەکوێ لە بەشەکانی دواترە بەڵام بنەماکە تعریف نەکراوە توخمەکانیش تعریف نەکراوە کەواتە هۆکار چییە هۆکار حەسەب بە ئەرستۆ خۆی نەک لە دەرەوەی ئەرستۆ هۆکاری هاتنە ئارای شتێکە هاتنە بوونی شتێکە ئەی هۆکاری هاتنە ئارای شتێک یانی چی یانی ئەو هۆکارانەی کە کۆ دەبنەوە بۆ ئەوەی شتێک ئە لە بەردەم ئێمە حازرکەن و نیشانی بدەن و ڕۆشنیکەنەوە یعنی هۆکارەکان ئەوانن ئەوەی کە نادیار و ناڕۆشنە و لێرە نییە تا ئێمە دەرکی پێ بکەین ئەوان دەیهێنن ئە لێرا لە بەردەممانە حازری دەکەن دەڵێن ئەمە ئەوەیە ینی هۆکارەکان ئەوانن ئەوەی نادیارە کە هەست ناتوانێت دەرکی پێ بکە دەیهێنە کوێ دەیهێنە بەردەم هەستەکانمان بە ڕۆشنی بۆ ئەوەی بزانین ئەمە ئە لێرەیە فعلا بە حەقیقەت لێرەیە یا وەهمە ئەو کاتە دەبێ بگەڕێنەوە بۆچی ئەو هۆکارانەی کە ئەم شتەی هێناوەتە ئێرە ئەگەر ئەو هۆکارانە وەهمی بوون ئەوە بوونی ئەم شتەش لێرە وەهمی کەواتە مەوزوعی هۆکارەکان ڕەبتیان بە چیەوە هەیە ڕەبتیان بە هاتنەبوونی ئەوەوە هەیە کە هەیە ئەوەی کە مەوجودە ئەوەی کە لێرەیە هەر شتێک کە لێرەیە محکومە بەچی بوونی لێرە محکومە بە هۆکارەکان کە دەڵێن بوونی لێرەیانی چی شتێک لێرە نەبێ ئەسڵەن هەر جارێ هەستەکانمان بەری ناکەون تا بزانین ڕۆشنەیانە
شتێک لێرە نەبێت لەبەرەوە قسە لەسەر ئەوە نییە کە شتێک لێرە نییە چونکە شتێک لێرە نەبێت وەکو وتمان هیچ زانینەکمان لەبارەیەوە نابێت کەواتە ئەوەی لەبارەیەوە ئێمە دەتوانین بزانین ئەوەیە کە ئێستا لە بەردەمانە هەیە ئەو کامێرایەیە ئەم ئاوەیە ئەو مێزانەیە ئەو کورسیانەیە ئێمەین خۆمانین ئەو سەعاتەیە هەر شتێک لێرە کە لە بەردەمانە حەزرە بەڵام هەر شتێک لەوانەی کە لێرە حازرن چی ئامادەی کردوون لێرە بۆ ئەوەی ئێمە بیان ناسین بیان زانین هۆکارەکان بەڵام ئەو هۆکارانەی ئەو سەعاتە هێناوە کاتژمێرە هێناوەتە ئێرە لێرە دایناوە لە بەردەمانە ئێمە سێری دەکەین ئەو هۆکارانە نین کە ئەم کامێرایە هێناوەتە بەردەمی ئێمە حازری کردووە لە بەردەمانە و ئەو هۆکارانە نین کە هەر یەکە لە ئێمەی لێرە حازر کردووە یعنی ئێمە هەر یەکە کە لێرە هەین بە کۆمەڵێ هۆکار لێرە هەین کەواتە هۆکارەکان چین هۆکاری بوونی هەر شتێکن لێرە هەبوونی ئەم هۆکارانە تەمان دواتر ئەرستۆ ئالێەوە بیرکردنەوەی سروشناسیەکەی خۆی تیۆرەکەی خۆی لەسەر مۆزۆی سروشدا دەمەزێنێ پەنا بۆ هۆکارەکان دەبە مۆزۆی بنەماکان و توخمەکان بەرەبەرە لە بەشی دووەمەوە کە خۆی دەست پێ دەکات فرامۆش دەکات ئێستا هۆکارەکان بە بەسیتی بۆتان ڕۆشن دەکەمەوە وانێ کەشکە لە کۆرسەکانی تریشە هەت ڕۆشنمان کردوێتەوە لە نمونەی دروستکردنی هەر شتێکە دەتوانی تەنانەت کەسێکە منداڵێک تۆزێ منداڵێکی 12 ساڵانیش نیشانی بدەی هۆکارەکان جیاکاتەوە لە یەکتر ئەوانی کە لە وجودی شتێکی سادا دێنهاراوە بۆ نمونە لە دروستکردنی کورسیەکە یا گڵاسێکە چوار هۆکار بەشداری دەکەن بۆی ئەو گڵاسە ئەلێرە بێ ئەمە هەستی پێ بکەین ئەگەر یەکێک لەم چوار هۆکارە حازر نەبێت ئەو گڵاسە ناتوانێت لێرە بێت وەکو گڵاس لێرە بێت هۆکارەکان چین یەکێکیان هۆکارێکی مادیە کە عیبارەتە لە دەبێت شوشەمان هەبێ ئەگەر گڵاسەکە لە شوشە بێت تاوەکو بتوانێت چی بکەین تاوەکو گڵاسەکە بتوانێت لێرە بێت دەبێت چیترمان هەبێت دەبێت شێوەیەکمان هەبێت تاوەکو گڵاسە بتوانێت لێرە بێت ئەگەر شێوەیەکمان نەبێ بیدەین بەو مادەیە و مادەکە قاڵبی تیا بگرێت ینی شێوەکە بگرێتە خۆی ئەوە چی ئەو گڵاسە نایەتە ئێرە دەبێت یەکێک هەبێت کارایەک ئەمەیان تەبان علەتی ئایدیاڵیە علەتی شێوەیی ئەوەی کە شێوەکە ئەوی تریان علەتی مادیە دەبێت شتێکی تیشمان هەبێ ئەویش چییە دەبێت کارایەک هەبێت بتوانێت ئەم شێوەیە بگرێت لەو مادەیە ئەنیاو بیدا بە مادەکە وەریگرێت و لە شکلی لەو شکلا مادەکە خۆی دەرخات کەواتە لێرە چیمان پێویستە کارایەکیشمان پێویستە کەواتە ئەمەیان چییە ئەمە هۆکاری کاراییە ئەمانە باسی هۆکار دەکەن ئاگاتان لێبێت لە هۆکار لە ڕۆشنکردنەوەی شتێکە تەمان گڵاسەکە بەر لەوەی لێرەگە تاریکە لەناو چیایە لە ناو تاریکەکەیە بەڵام هۆکارەکان چی دەکەن ئەم گڵاسە دەیانە ناو ڕۆشناییەوە ئەم گڵاسە لە ناو تاریکیایە بەهۆی ئەوەی ئەم علەتانە ئەم هۆکارانە کۆ نەبوونەتەوە بۆ ئەوەی ئاشکرایکە کاتی ئەمانە کۆبوونەوە لە کۆبوونەوەی ئەمانە چی ئاشکرا دەبێت گڵاسەکە هۆکارێکی تر هەیە کە تیلۆسی پێدەوترێت لەوێنانێ هۆکاری ئامانجی یەکێکیان هۆکاری مادی بوو کە مادەی گڵاسەکەیە هیولا هۆکاری هیولایی ینی مادی ئەو کەرەستەیە کە لە گڵاسەکە گڵاس بەشداری دەکات لە ئاشکراکردنی گڵاسەکە هێنانی بۆ ئێرە و حازرکردنی شێوەکە کە علەتی ئایدیاڵی پێدەوترێت ئایدیال لێرە بۆ معنایە بەکارهێنراوە لە لای گریکە ئایدیال ینی شێوە نەک لە دواتر لە فەلسەفەی ئەوروپیا تەحول دەکات بۆ مۆزۆی فکرە ئایدیا بە معنای فکرەیەک بەس لێرە شێوەیە بە معنای فکرەیەک
کرد بکەیتەوە لەوەی گلاسێک دروستکەی ئەمە ڕێک دەبێتە دەچێتە ناو عیلەتی فاعلیەوە نەک عیلەتی ئایدیالی. عیلەتی فاعلیمان هەیە، عیلەتی فاعلیەکە ئەوەیە کە ئەم دوانە دەتوانێت کۆ بکاتەوە، ینی ئایدیالەکە بدا بەوە. عیلەتێکی ترمان هەیە تیرۆس، ینی ئامانجی. عیلەتی ئامانجی چی دەکا؟ ئەویش وا دەکا کە ئەم گلاسە ئەگەر نەبێ لێرە بوونی نەبێت. یعنی چی؟ ئامانج وا دەکا عیلەتە ئەویش لە وجودی گلاسەکە لێرە بە ڕۆشنی، ینی لە دەرهێنانی لە تاریکیەوە بەرەو ڕۆشنایی، لە عەدەمەوە بەرەو وجود. یعنی ئەوەی ئەگەر بێت و تەمان عیلەتی ئامانجی لای ئەرستۆ ئەوەیە ئەو ئیشەیە کە ئێمە بەو گلاسە هەمان. ئەو گلاسە ئیشەکەی چییە؟ ئەوەیە ئێمە ئاوی پێ بخۆینەوە. ئەگەر باتایەوە ئێمە پێویستمان بەوە نەبوایە شتێکە بێ ئاوی تا کۆی کەینەوە بەوەی بیخۆینەوە، ئێمەش بیرمان لە چی نەدەکردەوە؟ لەوە نەدەکردەوە کە ئەم مادەیە لەوەی نەبدەین تاوەکو گلاسەکە لێرە حازر بێت. کەواتە بیرکردنەوە لەوەی شتێکی ئاوا، ینی ئەو وەزیفەیەکی ئاوا جێبەجێ ببێ، وامان لێ دەکات بیر لەوە بکەینەوە چ مادەیەک لە چه فۆرمێک بدەین تاوەکو ئەو شتە بێتە وجود. کەواتە بەبێ تیرۆسیش ئامانج ئیمکان نییە ئەم گلاسە لە تاریکیەوە بێتە ناو ڕۆشنایی خۆی بۆ ئێمە ئاشکرا بکە. تیرۆس کاوی شۆکارێکە، ینی ئامانجەکە حتمما بەبێ بوونی ئەویش ئەو گلاسە لە ناو عەدەمەوە نایەتە ناو وجود، ینی لە تاریکیەوە نایەتە ناو ڕۆشنایی. واتە نەشێتە ناو ڕۆشنایی ئەمە زانینێکمان بەرامبەری نابێت. ئەم ئامانجەی کە هەیە ئەویش دەوری هەیە لەوەی کە ئەم شتە لە تاریکیەوە بخزێنێ بەرەو ناو ڕووناکیەکەی کە ئێمە لە ڕێگەیەوە دەتوانین لەبارەی ئەو شتەوە شتێک بزانین. بەڵام وا دابنێن گلاسەکە حازرە لێرە. ئێستا ئێمە ڕۆژانە گلاس بەکاردێنین یا بەلایە تێدەپەڕین دەیبینین، بەڵام ئەم گلاسە لەبەرەوەی ئێمە لە ناو بەکارێنانی ئەم گلاسەین، ئەم گلاسە لە ڕاستیە شتێکی ڕوونیە بۆ ئێمە لە کاتێکە ئێمە ڕۆژانە بەکاری دێنین. بۆچی ڕوونیە؟ چونکە ئێمە بیر لەوە ناکەینەوە ئەم گلاسە چیە، بیر لەوە دەکەینەوە کە ئاوەکە بخۆینەوە بەکاری بێنین. و ئەم پەیوەندیە جۆری پەیوەندیە لەگەڵ ئەو گلاسەوە لەگەڵ شتەکانی تریشا وامان لێ دەکەن ئێمە شتەکان بەلێڵی ببینین، ینی تەنها ئێمە لە وەزیفەکەیەوە لەو شوێنەوە ئەوە دەبینین و ڕاهاتوین لەگەڵی ئەوتەوە. ئەو شتانی کە لەگەڵیان ڕادین لە ڕاستیا ون دەبن، ونیان دەکەن بە ڕاهاتون لەگەڵیان. و بۆ ئەوەی ئێمە لەم گلاسە ئەم گلاسە ڕۆشن بکەینەوە، چۆن بەهۆی لە خۆیان ڕۆشنە، ئەوە دواتر دێنە سەری کە باسیەوە دەکا شتێک بە سروش لە خۆیان ڕۆشنە و زانراوە، ئەوەش کە ئێمە دەیزانین لەبارەی ئەو شتەوە، ئەوە دواتر لە پەرەگرافەکانی دواترا باز دەکرێت. بەس ئەوەی کە ئێمە ئەلفەتمان پێوە گرتووە لە ڕاستیە ئەو وەکو شتە گشتیەوەیە، وەکو ئەو باوکەی لێ دێکە منداڵەکە وا دەزانێ هەموو کەسێک باوکێتی. بۆچی؟ چونکە تۆ لە کاتی خواردنەوەی ئاوێکا بە گلاسەکە بی لەوە ناکەیتەوە شکلی و گلاسە چۆنە و فلانی ئەو گلاسە چۆنە و ئەوە گرنگە وەزیفەکەی پێ جێبەجێ بکەیتەوە. لای منداڵەکەشەوە گرنگای باوکی هەبێت، ئەوە یەکێکی لەوانە باوکێتی وتەوە، هەر کەسێک دەبینەوە باوکەکەی و ئیتر هیچ تحقیقەت بە شوێنەوە بە دوای ئەوە نییە کە ئایا فعلەن ئەمە ئەوە یا ئەو نییە. هەر لێرەوە گلاسەکە بەهۆی بەکارهێنانەوە دەکەوێتە ناو چیەوە؟ دەکەوێتەوە ناو تاریکی، ینی بۆهۆی هاتنەبوونی دەکەوێتە ناو ڕۆشنایی، بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە تەنها وەکو وەسیلەیەک دەبینین، وەکو مەوجودێک نایبینین، جارێکی تر دەکەوێتەوە ناو تاریکی. تەمەن لە ڕاستیە ئەم تاریکەی کە ڕاهێنان ڕاهاتن لەگەڵ شتەکە دووسی دەکا و ئەم شتە دەخاتە ناو تاریکیەوە زۆر سەختترە لەو تاریکێک کە لە ئەساسەوە هەیە، چونکە ئەمە ئیتر مەجالی ئەوە نادا تۆ بیر لە ڕۆشناییەکە بکەیتەوە، بیر لەوە بکەیتەوە بێنیتەوە ناو ڕۆشنایی، چونکە ئیشت پێی نامێنە بێنیتەوە ناو ڕۆشنایی. بۆیە کاتێک کە تۆ لە عیلەتەکانەوە هۆکارەکانەوە دەست پێ دەکەیت، یعنی دابنێ سەرەتا گلاس وجودی نییە، ئەو کەسێک کە بیر لە دروستکردنی دەکاتەوە، ئەمە لە تاریکیەکەەوە دێنێتە ناوچی؟ ناو ڕۆشنایی.
بەڵام ئەمە تەوان پرۆسەی وەدی هاتنەبوونی گڵاسەکەیە بەڵام لە پرۆسەی بەکارێنانە جارێکی تر ئەو گڵاسە دەکەوێتەوە ناو تاریکی گەڕانەوەی ئەم گڵاسە بۆ ناو ڕووناکی سەختترە لەوەی کە ئەم گڵاسە لە عەدەمەوە بێنیتە ناو بوون بۆ بیرکردنەوە تەڵە یانی چی؟ یانی کاتێک تۆ ڕاهاتی لەسەر ئەوەی ئەم گڵاسە هەر ئاوا بە گشتی بە وشکلا لێڵەی بیبینی لەبەرەوەی تۆ ئیشتر بۆ ئاو خواردنەوەیە ئیشت بۆ نییە ئەو پرسیارە ناکەی تر ئەری ئەم گڵاسە کە من بەکاری دێنم ئەم بەدەستمەوە چیە ئێمە کاتێک کە ئاو بە گڵاسێک دەخۆینەوە هەر گڵاسەکە ئەسڵ هەر نابینین بۆچی چونکە ئێمە تەرکیزمان لەسەرەوەیە ئەو ئاوە بگوازینەوە هەر گڵاسەکە وجودی نیە لەلامە ڕاهاتوینی تراوە هەر بە چاو دەنوقێنین و ئاوەکەی تێدەکەین و دەخۆینەوە ئەمە ینی چی ینی گڵاسەکە ئێمە خۆمان کوێر کردووە بەرامبەر بە وجودی و ئێمە تەنها چاومان لەوەیە کە گڵاسەکە بۆمان دەکانە گڵاسەکە خۆی چییە جا لەناو ئەم بیرکردنەوەیە ها ئەمە جۆری بیرکردنەوەکەیە کاتێک کە تۆ ڕاددەیت مامەڵە ئاوە لەگەڵ گڵاسەکە بکەیت دەقی پێوە دەگری ئەمە زۆر سەختترە لەوەی گڵاسەکە نەبێت ینی بۆی گڵاسەکە بێنیتەوە ناو ڕۆشنایی بزانی کە ئەمە وەسیلە نییە مەوجودێکە لێرە هەیە ئەمە تاریکێکی زۆر لەگەڵ ئەوەشە تاریکێکی ئەسیل نییە ئەمە تاریکێکی نەئەسیلە لە ڕاستیە چونکە ئەم تاریکێ نەئەسیلە هانت نادا بۆ ئەوەی لە ناویایەتی بێنیتە دەرێ بۆ ناو ڕۆشناییەکە وەکو تاریکە ئەسیلەکەی کە ئەمەی لێوە هاتووە ئەو تاریکیە کە باسی خەلفێمان کرد وتمانەوەی تاریکە دەبێتە پاڵپشت بۆ ڕۆشنبوونەوەی ئەمە تاریکیەکەی تاریکی وجودە ئەوەی کە هەیە لە ناو خۆیان شاردوویەتیەوە ئەو سڕە و ئەمە کە ئاشکرا دەبێت لەم سڕەوە لەدایک دەبێت و دێتە بوون لە عینی کاتە ئەمە دەکەوێتە خزمەتکردنی ئەوەی کە هاتوۆتە بوون و تاریکە هەر وەکو چۆن منداڵێک لە دایکەکەی دێتە دەرێ دایکەکە دەکەوێتە خزمەتکردنی منداڵەکە ینی منداڵەکەی تر حزوری هەیە بەڵام ئەو تاریکەی تر تاریکیەکی ساختەیە ئەمەیان ئەم تاریکیە ساختە لە ڕاستیە تاریکێکی نەزۆکە ینی تۆ دەبێ ئەم شتەکە دەچێتە ناو تاریکیەوە ئەو لەو تاریکیەوە نایەتە بوون دەبێت لەو تاریکیەوە بیکشێنیتەوە بۆ ناو ڕۆشناییەکە ئەوە ناخۆی تاریکەکە تاریکێکی ئیجابی نییە تاریکێکی سەلبیە تاریکێک نییە ئەوەی کە هەیە کۆمەکی بکە بیخاتە ناو ڕۆشناییەوە تاریکیەکە بە پێچەوانەوە ئەوەی کە لە ناو ڕۆشناییە ڕای دەکێشێتە ناوچیەوە ناو خۆیەوە بۆی وونی کات یعنی گڵاسەکە هەر شتێکی ترکە من نەما بە گڵاسەکە هێنایەوە ئەم تاریکیە هەڵی دەلووشێ بۆ ئەوەی ونی کات نەک بۆ ئەوەی ئاشکرای کاتەوە چونکە ئاشکرا ناگێتەوە جارێکی تر بۆ ئەوەی ئێمە بتوانین دەرک بە وجودی گڵاسەکە بکەین بەر لە هەموو شتێ دەبێت لەو تاریکە ساختەیە کە گڵاسەکەی شاردوێتەوە بینە دەرێ ینی چی ینی پەیوەندیمان لەگەڵ گڵاسەکە لە پەیوەندیەکی پەیوەندی ئێمە با وەسیلەیەک بۆ ئاو خواردنەوە بگوازێتەوە بۆ پەیوەندی ئێمە لەگەڵ شتێکە کە لێرە هەیەەوە ئیشمان پێی نییە شتێکە دەمانەیە بیناسیین یا ئەمەگەر من لە حەزتان کردی بێت لە کاتێ علم تحول دەکا بۆ تەکنۆلۆژیا ئەم هینە بەسەریادێت ینی ئەو کاتەی تر فعلەن دەگەینە ئەو نەتیجەیە هایدگەریەی کە دەڵێ علم بیر ناکاتەوە علم بیر ناکاتەوە بۆچی چونکە علم خەریکی بەکارهێنانە زانست خەریکی بەکارهێنانە ینی زانست تحولی کردو بۆ تەکنۆلۆژیا بۆ تەقنیە تەکنیک تەخنە ئەوەی کە گریکەکەی دەڵێت ئەمە بەنسبەت هۆکارەکانەوە ڕۆشن بوونەوە هۆکارەکان هۆکاری حازرکردنی ئەو شتن ئەلێرە لەناو ئەم گیانی هەست جیاناستەکەی ئەم و هەر شتێک لە ئەو کارایی کە بەشداری دەکات لە حازرکردنیا ئەلێرە ئەو شتە بۆ ئەوەی کە لە عیلەتەکانەوە ئەمەی کۆمەکی کردو بۆ ئەمە حازر بێ لە لای ئەو کەسە لە هەموو کەسێکی تر زانداوتر و ڕۆشنتر و ناساوترە
چونکە ئەو لەکوێوە ئەمە دەبینێ لە هۆکارەکانەوە بەڵام ئەوەی کە بەکاری دێنێ ئەسڵەن هۆکارەکان نابینی ئەو ڕیشەیە کە ڕیشانەی کە ئەمەی لێەوە هاتووەتە ناو ئەم ڕۆشنایە ئەمانە ون دەکات کە ئەمانەشی ون کرد و کاتە چی دەبێت وتمان ئەگەر بنەماکان ڕۆشن نەبن ئەوەشی کە لە بنەماکان کەوتوێتەوە لێڵ و تاریکە ئەمە بەنسبەت هۆکارەکانەوە تەبەن کە لەوێ ئەوەی پێشوو بنەمان بەکارێنا مەوەستم هۆکارەکان بوو تەبەن بۆ بنەماکانی شتێکی لەو بابەتە ئەویش ئەوایە بابزانین بنەما چیە لەسە هۆکار ڕۆشن بوویەوە هۆکاری هاتنەبوونی شتێکە لە ناوام عالەمی هەستێکیار کە هەیە یعنی هەر شتێک کە هەیە لە ڕێگەی ئەو هۆکارانەوە هاتووەتە ئێرە ئەی بنەما چیە بنەما بۆ ئەوەی ڕۆشن بێتەوە من نمونەیەک دێنمەوە لەسەر هەر لە ئەرستۆ خۆی لە ئەخلاقەکەیەوە کتێبی ئەخلاقی نیکۆما خۆسەوە لەوێ نمونەکە دێنمەوە ئەو باسی کردەی ئەخلاقی دەکا ئاکاری دەڵێ دەیە تەمان لە کتێبەکەی هەمووی محاولەیە بۆەوەی ئەو بنەمایە دیاریکە کە هەموو کردەیەکی هەر کردەیەک لە کردەکانی ئەمە دەکات بە کردەیەکی ئەخلاقی ئەو بنەمایە بەچی دادەنێ بە ئاعتدال دادەنێ یعنی بە میانەگیری یعنی لە شتێکە نا ئەم پەڕی بگرە و نە ئەو پەڕی بگرە ناوەندەکەی بگرە ئەم ناوەندە وەکو بنەمایە بۆ هەر کردەیەکە ئەنجام دەدرێت ئەمە بنەمایە بنەما شتێکی جیاوازە لە چی لە هۆکار بنەما کردەکە دووز ناکە ینی وەزیفەی لەناو پرۆسەی بوونانیە بنەماکە بەڵام کردەکەوا لێ دەکا ئەو جۆرە لە کردەبێ ینی کەواتە بنەما جۆری کردەکە دیاری دەکە نەک وجودی کردەکە وە جۆری ئەم بنەمایە دێت ئەم هەڵسوکەوتەی کە ئەم کەسە دەیکات لەگەڵ ئەو هەڵسوکەوتە جیاوازیەکەیان دیاری دەکا کە ئەم هەڵسوکەوتەیان ئاکاری نییە ئەوەیان ئاکاریە بۆچی چونکە ئەمەیان بە پێی بنەمای چی کراوە بنەمای وەسەتیەت کراوە میانە گیری کراوە بەڵام ئەویان بە پێی ئەو بنەمایە نەکراوە کەواتە ئەوەی بە پێی ئەم بنەمایە نەکرا کردەیەکی ئاکاری نییە ئەلێرا مەوزوعی بنەما ڕێک دەبێتە چی دەبێتە مقیاس پێوانە ئێستا شتێک دەڵێ ئەم شتە مەترێکە یا هەر شتێک لە شتەکان کە تۆ کێشاوتە بە درێژەکەی دیاری کردووە بە مەتر دەڵێ ئەمە مەترێکە ئەوە مەترێکە ئەوە مەترێکە هەمویان بە چی ئەم مەترن بە چی فەرەزەن مەتر زیاتر و کەمترنین بەو مەترەی کە ئێمە ئەوانمان پێ دیاری کردوون کەواتە ئەم مەترە پێوانەیە کە هەیە مەترەکە وەکو پێوانە وەکو پێوەرێکە ئەو شانەی پێدەپێوی ئەوە چییە ئەوە بنەمای هەر شتێکە کە مەترێکە یعنی بنەما تەحدیدی چی دەکا تەحدیدی ئەو شتە دەکا ئاوایە یا ئاوانیە نەک ئاوا وجودی ئاوا هەیە یا ئاوا نییە ینی جۆرەکەی تەحدید دەکا نەک وجودی بنەما لە هەر شتێکی ترە ئەوەیە کە دەبێ ئەو شتە بە پێی ئەمە بکرێت تا ببێ بەو شتە نەبێ بە شتێکی تر بە پێی بەڵام لە مۆزوعی عیلەتەکانە مۆزوع بە پێ نییە دەبێ ئەمەیان فەرزان بە پێی عیلەتی فاعلی بکرێت نا دەبێ هەر چوار هۆکارەکە کۆ ببنەوە تاوە بێتە ناو ڕۆشناییەکەوە کەواتە بۆ ئەوەی لێرە شتێک جۆری شتێک ئەمە زیاتر دەچێتە ناو مۆزوعی جۆرەوە جۆری شتێک دیاریکەین دەبێت بنەمایەکە بێت تا لە ڕێگەی ئەو بنەمایەوە بڵێن ئەم شتە لەو جۆرەیە و لەو جۆرەی تریان نیە ئێستا تا حدێک بنەما ڕوونە لە ینی بنەما ناسنامەی چی دیاری دەکا ناسنامەی ئەو شتە دیاری دەکا کە هەیە
ناسامەکەی دیاری دەکات. بۆ نمونە کۆکردنەوە چییە؟ بنەمای هەموو ئەو شتانەیە کە کۆ دەکرێنەوە. کۆکردنەوە بنەماکەی شتانی ترمانەیە ئەوەی کە لە هەندێک شوێنە یاسا فیزیکیەکان دەکرێت وەکو بنەما و یاسایانەی کە گشتین وەکو بنەما ناوی بەرین. زۆر جار بنەما بە یاسایەکی گشتی دەگوترێت. ئەو یاسایە کە ئەو یاسایانە ناکاڵ و کەوتیان پێ دەکرێن. ئەو ئەرس و کەوتەی کە دەکرێت بە پێی ینی ئەو یاسایانە دەبێت لە ناو یاسایەکی گشتیا یەک بگرنەوە کە هەمویان محکوم بن بەو یاسا گشتێ ینی بەو بنەمایە. ئەلێرا دەڵێ ینی بنەماکان پێش دەکەون بەسەر چیە؟ بەسەر یاساکانی زوڵەی شتێکە ئەرس و کەوتی شتێکە یا شتێکی تر لەو بابەتە. فەرزەن کانت دەڵێ بنەمای کردەی ئاکاری ویستی چاکەیە. یعنی بۆ ئەوەی کردەیەکی ئاکاری بێ دەبێ لە ویستێکی چاکەوە کرابێت. ئەمە تەبان نە فۆرمی باس کردووە نە ئایدیال نە عیلەتەکانی تیانە هۆکارەکان نە باسی ئەوە دەکا فەرزەنم کردەیەکە کراوە هیولاکەی کامەیە کردەکە ئایدیالەکەی کامەیە ئامانجەکەی کامەیە. ئەمانە چییە؟ لێرە وجودی نییە چونکە ئەمانە هۆکاری بوونی کردەکەن نەک بنەمای کردەکە. کاتێک کە دەڵێن ئیرادەی چاکە بنەمای کردەیەکی ئاکاریە ئەو کاتە ئەمە بنەمایە. وە بنەما ینی دەبێ یەک بێت. بنەما دەبێ یەک بێت و ئەوی تر هەمووی بەم یەکە دەپێورێت. فەرزەن ئەسەر لە پێوانەکانە تۆ بۆ ئەوەی شتەکان بپێوی دەبێت چی بێت؟ یەک کلاست دەبێ نابێت کۆمەڵە کلاسی جۆرا جۆری دەبێت. بۆ نمونە بۆ ئەوەی شتانێک بپێوی بە یەکەی پێوانەی ئەوەی درێژی ئەوانە مەترێک دروست دەکەی حەدێکی دیاریکراوە تۆ ئەمە کە دروستت کرد ئەمە دەبێتە چی؟ ئەساسێک بۆ ئەوەی هەر شتێک کە هەیە بیپێوی. ئەوە دەدەی لەوە جا ئەو شتە ئەوەندەیە. ینی ئەم مەترە بەهۆی ئەوەی کە ئەم شتە لەگەڵ ئەمە خۆی مطابق دەکاتەوە خۆی ساز دەکاتەوە ئەو شتە دەبێتە مەترێک. ینی خاصیەتی چی وەردەگرێت؟ خاصیەتێک وەردەگرێت کە ئەوە مەترێکە. ئەگەر ئەم پێوانەیە ئەمە ناکرێت دوان بێت. ناکرێت دوو دانە پێوانەمان هەبێ کە شتەکانمان بۆ پێوانە بکەن. فەرزەن کیلۆ دەیار عینی شدەمە. وام بنەمایانە لە هەندێک شتا ئیتیفاقین. ئێمە ئیتیفاق دەکەین مەتر ئەوەی کە یەکەی پێوانەکەمان ئەوەندە بێت زیاتر نەبێ و کەمتر نەبێت. ئەو کاتەمە دەکەینە ئەساسێک بۆ ئەوەی هەمومان ڕێکەوین لەسەری دەکەینە بنەمای ڕێکەوتنەکە. لێرەشەوە بزانم بنەما تا حەدێک ڕۆشنە ئەگەر لە بەشەکانی ترا هاتەوە ڕێگەمانەوە هەوڵ دەدەین ڕۆشنتری بکەینەوە. ئێستا ئەوەی ماوە توخمەکانە ئەویش ئێستا فکرێک لەبارەیەوە دەڵێم و دواتر لەوانەکانی ترا ئەگەر پێویست بوو ڕۆشنتری دەکەین. بزانین توخم چیە؟ کاتی ئێمە بیر لە توخم دەکەینەوە بیر لە زیاتر بیرکردنەوەمان دەچێ بۆ مادەی شتێک مادەکەی. توخم ئێمە لە زانستی سروشتیا بە بەو یەکانە دەوترێکە هەموو شتەکانی تریان لێ هاتووەتە بیر. یان توخمە کیمیاویەکان عناسرەکان ئێلێمنت. ئەم توخمانە چی؟ ئەم توخمانە ئەوانن کە لێکیان دەدەین مادەی ئەو شتە دەیانە ئاراوە کە تۆ دواتر فۆرمێکی دەدەیتێ بۆ دروستکردن. یعنی زیاتر توخم دەکەوێتە ناو چیەوە ناو هیولاوە. یعنی ڕۆڵ دەبینێ لە ئامادەکردنی ئەو مادەیەی کە تۆ فۆرمێکی پێ دەدەی بۆ ئەوەی شتێک بێنیتە ئارا.
کە تۆ دەڵێ بۆ نمونە لە ڕستا دەتوانی تخمەکان دروستکەی ئەمە فاعلە ئەوە مەفعولە ئەوە فعلە ئەمانە چی تخمەکانی تخمە پێگەێنەرەکانی ڕستە کەواتە کاتێ باسی تخمان کرد دەبێ باسی چیش بکەین باسی پێکاتەی و ناپێکاتەی بکەین ئەوەی پێکاتەیە ینی لە دوو تخم زیاترە ئەوەی ناپێکاتەیە ینی چی ینی تەنها یەک تخمە و ئەمە کاتێ ئەمە شتێک ورد دەکەینەوە وردی دەکەینەوە بۆ ئەوەی بچووکترین یەکەی لێ دیاریکەین ئەو یەکە چییە ئەو یەکە تخمە ئەمە شیکردنەوەی پێکاتەیەکە بۆ تخمەکانی لێرەشا ئێمە لەوە تێدەگەن کە تخم چییە تخم بنەمانیە بنەماشی نیە هۆکار نیە هۆکار شتێکە بنەما شتێکە تخم شتێکی ترە ئەم جیاوازیە خۆی لە تێکستەکە لە سەرەتاوەکو وتمان هەرسێکیان پێکەوە بازەکە وەکو وایە هەرسێکیان لە یەک پۆلابن بەڵام هەر خۆی لە جملەی دوای ئەوە دێت چی دەکا بەبێ ئەوەی پێمان بڵێ ینی این کات ناچار دەبێت لە دەربڕینەکە جیایان کاتەوە ئەڵێ دەتوانین بزانین گەرتوانیمان هۆکارەکان و بنەمایەکەمیەکان بزانین و لەوانەوە بگەین بە تخمە سادەکان ئایا لە هۆکارەکان و بنەماکانەوە ئێمە دەبێت بە تخمە سادەکان ئەمە تەمان کێشەی تایە وابا گەرکرا لەوانەی داهاتوە کێشەکە دەخەمە ڕوو دواتر ڕۆشنتری دەکەینەوە